ئای سریشی سۆر و گەشمکانی مرەوادم ئەتۆیێنە و نیشایانەشین و داوادم کەسێک نێ غەیری تۆ سێ بۆ یاری حەیاڵێم بەدایم دڵپڕ و شەیدای خەواڵم وەرە یا ڕوحی ڕەوایانم گوڵی بۆیان خۆش و جوانم لە هیدری تۆ نەمایاوەیە کزەی دەرگۆ هەنایاوەیەم ئاویای بە خاڵی گردنی زەرگی بڕیوەم دەڵێن شەجداجی ئیمانی کڕیوەم بەدانەی خاڵەکەی کەوتووە مەداوی کەوا بوومە ئەسیری زۆلفی خەیاوی وەرە ئەی بولبولی من کزای جەرگۆ دڵی من لە هیدری خاڵی لێوێت شکاواڵ و پەڕی من ئای لە هیدری ئەو گوڵی دالی هێندەن هەڵداڵم بەبێ خاڵی ڕخەیە لێرانەمەهاڵم کە تۆ قەدری بەهایاری خۆت نەزانانی وەرە بۆنەی بکەم تۆ بە عشقی جوانی کە ئەو ڕۆنە و بەهارە شەبابی وەسلی هارە ئەمێن خوێن دێ لە چاوێم کە تیرت وایە بەکەوارەیەم کە من کونجی قەفایەت بۆ تایە نەسیبم وەرە ئەی یاری دڵداری نەجیبم ئەگەر دانەی قەفایەت زێڕ و خشەیڵ بێ چلۆن بولبول دەبێ مەحڕۆمی گوڵ بێ بەدایاوی زولفی خایاوت بە ئەگری جەی بڵایاوت بە ئیشقی پاچی لەیلا گرفتارم بەدایاوت ئای وەرە یاری عەزیز و خەم ڕەوێنم گوناهم چێ کە جارێک نەهایە شوێنم حەڵاڵە گەردنم هەیە بۆ تێری نازێت بە خوێنە جەرگی مێن بۆ چاهاوی بەهەوازت وەرە بێڕوانە ڕهەنگم عەزیزی شۆخ و شەهەنگم لە هیدری تۆ دەناڵێم عەزیزی ڕۆ بە خەیاڵێ